ئەمەی دەیبینن پرۆژەی تەواو نەکراوی 27 پۆلی کورستیە لە ناو پرۆژەی نیشتەجێبوونی کورستی لە شاری سلێمانی. پرۆژەکە لە ساڵی 2013ەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاری جێبەجێکردنی بۆ دەرچووە و دەستکراوە بە جێبەجێکردنی. بەڵام ئەوەی جێگی پرسیارە ماوەی 9 ساڵە پرۆژەکە بە تەواو نەکراوی ماوەتەوە و ئەمەش بووەتە هۆی ئەوەی بەشێکی زۆری پرۆژەکە بەرەو لە ناوچوون و وێرانبوون بچێت. لە هەمان کاتە نیگەرانی زۆری دانیشتوانی پرۆژەکە و سنوورەکەی لێکەوتۆتەوە لەبەرەوەی کە قوتابخانەکە بە تەواو نەکراوی ماوەتەوە و ئەوان ناچارن مناڵەکانیان بۆ خوێندن بنێرنە شوێنێکی دوورتر. لە 2014ەوە ڕاگیراوە هۆکەی نازانین چی، یعنی بەڕاستی ئەم شوقانە پڕە لە مناڵی فەقیر و هەژار ئینسانی دەوڵەمەندی تیانە هەمووی بۆیە ڕوومان کردوێتە ئەم شوقانە هەمووی فەقیرین. هیچ مەکتەبێ لەم نزیکانەی ئێمە نییە دوور لە شوقەکانە، یان چوارچرایە یان چوارباخە دوورەکەونە هەمووی پاسیان بۆ گیراوە. مسێ مناڵەمەیە هەرسێکی 100,000ەکە 100,000 بۆ مناڵەکانمەیەم ئەگەر ئێرە مەکتەبەکەی تیابێ ئەوە ئەو 100,000 گەڕێتەوە بۆ خۆم. جاتیاتی کرێ چییە؟ پارەی پاسەیە. کوڕەکەم ڕۆشتەوە بۆ ئەو بەرەوە پاسەکە دواکەوتۆ ناتۆ بە دوایە دایکە خەریوە سارە لێم بە هەمووی بێزارە لێ حەزەکەی بڕۆ شوقە بە شوقە بگەڕێ ماڵ بە ماڵ بگەڕێ هەمووی بێزارە لێیان کەس جواب نایەتەوە بەخت بەکێ بڵێ کێ تەواویکە کەس نیکە. داواکاریم ئەوەیە ئەو مەکتەبە تاو کرێ، مەکتەبەکە تاو کرێ و هەمووی نەجاتێ بە لە پارەی پاس هێ ئیمکانیەتی نییە. دانیشتوانی سنوورەکە داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێک لە مناڵان و دانیشتوانی پرۆژەکە بدەنەوە و ژیانی مناڵانی ناوچەکە لە مەترسی پەڕینەوە لە جادەکان ڕزگار بکرێت. لەلایەکی ترەوە ئەو بارگرانیە کەم بکرێتەوە کە لەسەر شانیان دروست بووە لە ڕووی تێچووی هاتوچۆکردنەوە. ئەبێ بڕۆن لەو شەسیە پەڕ نە ئەو بەرەوە ئیتر ئەوە مان و نەمانە لەو تۆزە هاچنە ئەو بەرەوە وەڵاهی ینی وەکو شەڕەگولە وایە لەوێ مناڵیشە نازانێ چەند حادیسە بۆ لەو ناوە زۆر خەتەرە و هیوادارین حکوومەت ئابڕێباتەوە لەم خەڵکە لەم فەقیر و هەژارە. سنوورەکە بە نزیکەی 6,000 خێزانتیای دانیشتەجێن و بە هەزاران مناڵ قوربانی دەستی تەواو نەکردنی ئەو قوتابخانەیەن. لایەنە پەیوەندیدارەکانیش دەڵێن بۆ تەواوکردنی پرۆژەکە لە ئێستادا هیچ هیوایەکیان نییە. لە ئێستاە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی زەڕورترین ناوچەیە کە قوتابخانەی پێویستە لەبەر ئەوەی پرۆژەی لوبنان سیتیمان هەیە لەویا پرۆژەی سائیبستیمانەیە پرۆژەی ئەوە کورسیتی 1 و کورسیتی 2 چەنگەڕێکێکی تازە لەو ناوچەیە هیچی قوتابخانەی نییە. وەزارەتی خۆمانمان بە نووسرا و ئاگادار کردوتەوە تا ئێستا بەداخەوە هیچ شتێک نەبووە بۆ تەواوکردنی پرۆژەکە. بڕیارێک دەرچوو بۆ تەواوکردنی با بڵێن نزیکەی 12 قوتابخانەمان هەیە کە کارکردنیان یعنی لە 170 بەرەو سەرەوەیە. ئەوە لەسەر داوای سەرۆکی حکوومەت بوو کە ئەو لیستەمان بۆ نار 12 قوتابخانەی سنووری سلێمانی لە خۆیە گرێبەست بەداخەوە کورسیتیانە لە بەری کورسیتی بودجەکەی جیایەوە گرێبەستەکەشی هەڵوەشاوەتەوە. هەڵوەشاندنەوەی گرێبەستی ئەم قوتابخانەیە لە چوارچێوەی بڕیارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندا بووە لە ساڵی 2014. بەپێی بڕیارەکە ئەو بەڵێندەرانەی ناتوانن بەهۆی قەیرانی داراییەوە پرۆژەکانیان تەواو بکەن دەتوانن گرێبەستەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەڵبوەشێننەوە. ئێستاش دانیشتوانی سنوورەکە هیوادارن تا دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن حکوومەت بتوانێت پرۆژەکە تەواو بکات و ژیانی منداڵانی دانیشتوانی سنوورەکە لە مەترسیەکانی هاتوچۆ ڕزگار بکەن. ئەمە لە کاتێکدایە بە وتەی بەرپرسانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی تێچووی پێویست بۆ تەواوکردنی پرۆژەکە تەنها 1,69 ملیۆن دینارە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.